إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لباش سپاس وستایشێکی لێهاتان و کردگاری مەزموون داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم لە کۆتا وتارمدا ئەمەوێت چەند تێبینێک لە خزمەتتانە بخەمە ڕوو. یەکەمینیان ئەم زەمانەی کە لە خزمەتتانە بووم هەرچی چاکەیەکتان لە منەوە بینی بێ هی ئەم بەرنامە شیرینەوە هی دینە، هیچ ئازایەتێکی منی تێدا نەبوو. هەرچی خراپەیەکیشتان لە منەوە بینی بێ دڵنیا بن هی بەرنامەکەم نییە، هی نەفسی بەدکارمە، بەرنامەیەکی زۆر شیرین و تۆکمەیە، هەڵەی تێدا نییە. لە دوای من ئەم شوێنە مامۆستایەکی زۆر بەڕێز بە ناوی مامۆستا نەوزاد و تاری تێئەدا، پیاوێکی زۆر مۆفەقە، دوعای بۆ ئەکەین خوا دەرگای خەیری لێ بکاتەوە. دیارە قسمەتی خۆ ئاوها بووە کە لە دوای ئەم فترەیەکەوە پێکەوە بووین، زەمانێک، ژیانێک، گوزەرانێک ئێستا لەوە ئەچێ قسمەتی من چوو بێتە شوێنێکی تر و جێگایەکی تر، ئەمما دڵنیاتان ئەکەمەوە ئێستا 12 ساڵە بەسەر مەلایەتیمدا تێئەپەڕێ. یەکەمین شوێن، دووهەمین شوێن، تا هەشتەمین شوێن، نۆیەمین شوێن کە ئێرە مەلایەتی تیا کردووە شوێنێکیان نییە من لە دوعا لە یادم کردبێ. دڵنیا بنەوە پیرەژنێک نییە ڕێزێکی لێگرتبم من ڕۆژێ لە ڕۆژان لە دوعا بێبەشم کردبێ و یادم کردبێ. ئینشاءالله ئێوەش لە یاد ناکەم، ئێوەش من لە یاد مەکەن، هەمووان پێکەوە دوعا ئەکەین بۆ ئەو مامۆستاییکەوە دێتە ئێرە کە زۆر مۆفەق بێ. خۆشم زۆر دوعام کردووە کە پەروەردگاری گەورە هەر شوێنێکم چۆڵ کرد لە جێگەمدا کەسێکدا بنێ پێڵاوەکانی لە من زۆر بەڕێزتر و گەورەتر بێت. ئەچمە سەر ئەسڵی وتارەکە. هەرێک لە ئێمە ئەگەر پەڵەیەک بەرچاوی بگرێت، هەرێک لە ئێمە ئەگەر بەردێک لە گورچیلەیە ببێت، هەرێک لە ئێمە ئەگەر زەختی بەرز ببێتەوە و شەکرەی زۆر بێت، هەلامان ئەدەین، ئەگەڕێین، ئەچینە لای ئەم دکتۆر، ئەو دکتۆر، خۆمان ماندوو ئەەکەین. چەند کەسمان هەیە چەندین جار شامپۆی گۆڕی تەنها بۆی قژی نەڕوتێتەوە. چەندێکمان هەیە فرێی ئەوە ناکەوێت بچێتە لای دکتۆر خۆی جیهازی زەختە و شەکر ئەکڕێت. چەندێکمان هەیە لە بۆ دەردەکانی زیبکە چەند دکتۆر و ئەمسەر و ئەوسەری کرد. ئێمەی ئادەمی کاتێک بە جەستەی زاهیرمانەوە ئەگەر هەڵە و عیبەیەک هەبێ زۆر زوو زۆر ئازایانە هەوڵ ئەدەینکەوە چارەسەری بکەین. ئێمە لە دوو بەش پێکهاتووین، بەشێکمان بریتێ لە گیان و ڕۆحمان، بەشێکیشمان بریتێ لە جەستەمان. ئەگەر ئەمە بە نمونەیەکی ڕوونتر باسکەم ئەڵێم چۆن بولبولێک لە ناو قەفەزێکە شیرینی و جوانیەکی هەیە، جەستەی ئێمە بریتێ لە قەفەزێک، ئەو بولبولەی کە لە ناوێتی ڕۆحی ئێمەیە،
ئەکرێ بولبول بەبێ قەفەس بژی ئەمما هیچ قەفەسێک دیمەنێک نادا بەبێ بولبول ئەکرێ ڕۆحی ئینسان بەبێ جەستەی بژی ممکن نییە جەستەیەک بەبێ ڕۆح بژی ئێمە زۆر کات کە بولبولی دەروونمان ئەفڕێ دۆستێکمان عەزیزێکمان ئەمرێ یەکسەر پەلامان ئەدەین هەوڵ ئەدەین ئەم جەستە ئەم قەفەزەی زوو بشارینەوە چونکە دیمەنی زۆر ترسناکە لە پێشەوەمان زۆر ناشیرینە کەسی ئیماندار ئەبێ تەنها خەمی زاهیر و شکڵی دەرەوەی نەبێ ئەبێ تەنها خەمی قەفەسی نەبێ ئەبێ هەوڵی بولبول بدا لەناوەوە هەوڵ بدا ڕۆحی ئاسوودەکە دەرونی ئاسوودە بکە هیچ چاوێک نییە ئەگەر بێت و لە دەستماندا بڵێ مادام چاوێک نییەم چاوەکەی تر بڵێ من نابینم نا هەوڵ ئەدا ئیشی براکەشی بکە چەند کەسمان هەیە ئەبینین گورچیلەیەکی دەرئەهێنن گورچیلەکەی تری بە تەواوی مانە ئەکەوێتە ئیشی براکەی جێبەجێ ئەکە کەسی وامان هەیە دەستێکی ئەبڕێ ئەوەندە خۆی ماندوو ئەکا بە دەستێک جێگەی دوو دەست ئەگرێتەوە تەنها یەک شتەیە کە لە دەستتدا ئیتر جێگەی پڕ نابێتەوە ئەویش ڕۆحی تۆیە ئەویش دەرونی تۆیە کاتێک دەرونت لە دەستدا ڕۆحت لە دەستدا ئیتر دڵنیا بە جێگەی پڕ نابێتەوە هیچ شتێک نییە بەرابەری ئەو بوەستێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی دڵی ئینسانە ئەفەرمێ ئەلا وئین فی الجەسەد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب لەناو جەستەی هەر یەکێکدانا پارچە گۆشتێک هەیە ئەگەر ئەو چاک بێ هەموو ئەعزای ئینسان چاکە بێ ئەگەر خراپ بێ هەموو ئەعزای خراپە بێ ئەویش بریتێ لە دڵ جێگەی ڕۆح ئەبێ کەسی ئیماندار چەندێ هەوڵ بدا بۆ ڕۆحی کامان هەیە ئاوێنەیەکی دانابێ لە بەردەم ڕۆحیە پیسایەکانی ناو ڕۆحی لابردبێ ئێمە هەمومان ئاوێنەمان دانا بۆ جەستە و زاهرمان ئەمما کاممان دکتۆرمان گر بۆ دڵمان دکتۆرمان گر بۆ ڕۆحمان خوا جەل جەلالوه لە قورئانە ئەفەرمێ وەلاکن یؤاخذکم بما کەسەبت قلوبکم بەچی خوا عیقابت ئەدا بەوەی کە لە ناختایە دەرونە چەنە پیسە دڵە چەنێ بۆ گەنە لەسەر ئەوە حیسابەکرێ لەسەر ئەوە لێپێچینەوەت بێ ئەکرێ حەی چەنێ ئەم دڵ و دەرونە پاکە چەنێک سافە چەنێک غەل و حەقدی تیان نییە گرنگە کە سینەی کەسی ئیماندار سینەیەکی ساڵ بێ دڵی کەسی ئیماندار دڵێکی بێگەرد بێ ئێمە موسڵمان لەم زەمانەدا زەمانێکە تێکەوتوین دڵمان لە بەرامبەر یەکتریان زۆر ڕەقا لەگەڵ یەکترا زۆر ناکۆکین زۆر ناتەبارین خوا جەل جەلالوه وەلیومەحص الله ما في قلوبکم سەیری ناخەکان ئەکات ناو دڵەکان ئەوێ تاقی ئەکاتەوە ئەوێ سیر ئەکات چ نیەتێکی تایە چەندە سافە بەرامبەر بە براکەی إن يعلم الله في قلوبكم خيرا يؤتكم خيرا خوا جەل جەلالوه بزانێ ناخی ئێوە دەرونی ئێوە چاکە و خێری تایە چاکە و خێر ئەهێنێتە ڕێدا خێتان بەسەرا ئەبارێنێ دەرونی کەسی ئیماندار زۆر گەورەیە پێویستە کەسی ئیماندار زۆر هوشیارانە لەگەڵ دەرونی خۆیان بجوڵێت کۆمەڵی ئەسحاب لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم دانیشتون ڕووی تێکردن و فەرمووی أفضل الناس كل مخموم القلب صدوق اللسان فەرمووی باشترین و بارزترین کەس کەسێکە کە مەخموم القەلب بێ و کەسێکە کە زمانێکی صادق و ڕاستی هەبێ درۆنەکە أصحاب رسول الله صلى الله عليه وسلم فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئێمە ئەزانین صدوق اللسان کێیە ئەزانین کێ زمانی ڕاستە ئەمما نازانین مەخموم القەلب کێیە کێیەکەوە مەخموم القەلب کێیە صفەتی کێیە دیارە کەلیمەی مەخموم لە زمانی عەرەبیدا زیاتر بۆ چاوی ئینسان بەکارێ کە بۆ ترێت چاوێکی مەخموم واتە چاوێکی زۆر پاک بێگەر ساڵ
في عمر صلى الله عليه وسلم فرموي مخموم القلب أو ضليا لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد ضليك جناه تيانية ضليك حسادته بغض قين تيانية سينيك صافة ضليك بيقردة أما تشاكرين كسيك الله رب العالمين بزانا أفرمي يدخل الجنة أقوام أفئدتهم مثل أفئدة الطير خلقانك أجسنا وبهشتوا ضل كان ينوكو ضلي طير وهاي ضلي طير شون هندك أفرمون لبروي ضلي طير زور ناس وتنكا ضلي أو كسانيك وإيمان دار زور ضلي ناسي كان هي هندك ترى فرمونا ضلي طير ضلي كزور أترسي بويا هميشه ملكي بدوري خويا أسورانته وزور كم أخوي أجر تقية رقية ما بيصير زور زور وشيار أبد أفرمي ضلي أو كسا وكو ضلي طير وايد شلون أترسي مش أوال أخوة أترسي هندك ترى فرمونا ضلي شي زور توكلي هي بخوا زور راسية بخوا دي قد بدن هل أوندي هي كوائي ورد زجيري أكا وشوتير أخوة هيج خزناك أزاني پروردگاري كي سبين فراموشيناك بويا أو كساني كأسننا وبهشتوا كساني كالضلي أنوكو ضلي طير وهاي لنيوان راكان دا رايكي زور جوان هي أفرمي طير هيشتكي دويني بو أمره هالناقري هي أمره بو سبيني هالناقري نا أويك وأي خواها سبيني هيش شيء لما عيدها نامني همي هزمك أكوتاي بيني سبيني زور زور برسيد أفهمون ضلي كسي إيمان دار أو هاي سيني أو صافة شون أقل لقل كسي كان راحت بو عادز بو شبك زيادة تينا برا بسنيا يسد لكي صاف أبيتو شون قدي ريخولي أو طيري هيتي تينا مني بهمان شواز أويش هيش تكتيا نامني أفرمون طيرة كان لبين يكا أجر شرشان بين سبين لبيليا نسك دنيشان بين سبين لبيليا نسك بويا ضلك أتشتنا وبهشتا وكوا هرجع لابي صار بي وكو ضلي طير كومضي هكارهن كوا سيني إنساني إيمان دار ليلك يبدأ لي أنباسكم أيش زمان لا يتدابرينا زور خطر كسي إيمان دار لقل كسي إيمان دار زمان لا يتدابرينا في غمر صلى الله عليه وسلم همو بالستانة أفرمي حلال نيغو كسي إيمان دار براكي لسير رجبه ولا ورقصة لقل لك زين العابدين يجب لأحفاد رسول الله صلى الله عليه وسلم خزمك خويت لما جي ساوان أتباعك زور زوري هي خلقك زور زور دوريان قلتو ديت رويتي أكاتو قصانك زور زوري في الله جنباراني أكات أميش هيت قصناك أتباعكاني خليك هل أصن بوي على نابوستن كس حقينا بسرير هل أول دقي واري بسرادي زوراء أكاد تقل دقاي أو خزمي أدا في الله كتقال دقاء كات وزور سري سوء أمانة زين العابدين شون هاتوا أمرو شي بيك الولا ناو خلقا الله بريخهم هاتوم تنها دعايك زور كبرتو آمينك بوك دوام كدولا رب العالمين أو قصاني كتو أيكي أقل راس بي يا ربي خوالا من بقولي أقل غلط يجبي يا ربي خوالا تو بقولي والسلام عليكم ورحمة الله وبركاته خاول مرة أكبر دوايا أجيراتوا ولا أمتش درسي هو من الدادة قالنا باكير ما محمد المصطفى عليه الصلاة والسلام أمريكا كبين دلكان ما لوكو ضوي طير به بغض قينة وحسد وخرافة الله يقول كم الله هو كان هم كواسينة صافك تنها يجب لوانش باسطة أيش شاكا كارية لقل أو كسي كوا خرافة لقلك إمامي أحمد رسول رحمة إخواني به
معتصم بالله زور عزيتي دا چەندین جار لە سجنا داکاری کرد شەوێک لە شەوەکان طەلەبەکانی ئیمامی ئەحمەدیان بینی زۆر ئەگریا ئەلاڵایەوە زۆر ئەپاڕایەوە لە ڕەب العالەمین وتیان وەڵاهی ئەم شەو دوعاکە لە معتصم ئیلا معتصم بەیانی بردووە ئیلا بەیانی بەڵایەکی بەسەرایە بەرەبەیان گوێیان لێگرت ئیمام دەنگی بەرز کردەوە لە دوعاکاندا سیریان کرد چی دوعایەک ئەکا دوعای خیر بۆ معتصم ئەکا داوای بەهەشتی بۆ ئەکا سەریان سوورما معتصم ئەمەندە عەزیەتی ئەدا ئەمیش ئەمەندە دوعای بۆ ئەکا پیان وت ئەی ئیمام بۆ بەم کەیفیەتە بۆ بەم شێوازە فەرمووی وەڵڵاهی ئەم شەو بە خزمەت ئاەتێ گەیشتم فەرمووی وەجەزاء سەیئەة سەیئەة مثلها فمن عفا وأصلح فأجره على الله زمانێک بوو تەمەنام ئەکرد کە معتصم بکەوێتە بردەسم حەقەکانی خۆمی لێ بسەنم ئەمما کە سەیری ئەم ئایەتەم کرد ئەفەرمێ هەر کەس خراپەیەکی لەگەڵا کرا بە هەمان خراپەرە بەرابەری ئەوەستێتەوە بەڵام ئەو کەسێ عەفوو ئەکا ئەو کەسێ ئیسلاحی حاڵ ئەکا ئەو کەسە فەئەجره على الله ئەجرەکەی لە لای خوایە خوا جەل جەلالوه بە گەورەی خۆی پاداشتی دەداتەوە ئەفەرمێ کاتێکەوە ئەمەم گوێ لێ بوو ئەم ئایەتە بڕیارم لە ئەم شەو هەتا بەیان دوعاکەم بۆ معتصم تاوەکو ئەجرەکەم لە لای خوا وەرگرم ئێمە لەگەڵ خێزانمانە دەبەقاڵەمان دەبێت لەگەڵ دایک و باوکە لەگەڵ براکەتە لەگەڵ خزمەکەتە لەگەڵ هاوڵەکەتە کاممان هەیە بۆ ئەوەی سینەی ساڵ بێ لە سوژدا دوعای بۆ براکەی کرد نە دوعای شەڕ دوعای چاک دوعای باش دوعای سەرفرازی و سەرکەوتن دوعای هیدایەت و چاکە ئێمە فێربوون دڵەکانمان پڕکەین لە چینە فێر نەبوون پڕیان بکەین لە نووری سافی ئێمە لەم زەمانەدا تەحەزوب ئێمەی کوشتووە دڵەکانی پارچە پارچە و کەتکەت کردی ماڵەکانی کاول کردی دەوڵەت و وڵاتی وێران کردین پڕ لە گەندەڵی بۆگەنی کرد لەبەر حیزبایەتی ئەم مەسئول بۆ خزمی خۆی ئەو مەسئول بۆ خزمی خۆی ئەو حیزب لەبەر خاتری حیزبی خۆی هاچی دز و گەندەڵ بۆ هێنا لەسەرەوە ملەتی قڕبەسەرش هەر چەپڵەی بۆ دەدا عاقبەتمان بەم حاڵە هات پێویستە زەمانێکی تر بێین لە پێشەوە زەمانێک کە ئەم دڵانە ڕوو بکەینە خوا زەمانێک کە ئەم دڵانە پڕکەین لە سافی زەمانێکەوە بچووکترین حەق دوقین بەرامبەر بە هیچ موسڵمانێ هەڵنەگری براکەت خزمەکەت دۆستەکەت دڵ ساف کە بەرامبەری ڕۆحت ئاسوودەکە وەڵاهی ئەو کەسەی دڵەکەی پڕ ئەکا لە بوغز و قین و حەقد وەڵاهی هیچێ ناباتەوە بەڵکو زەرەر ئەکا چەند شەو خەوی لێ ناکەوێت ئەمما وەرە تۆ دوعا بۆ دۆستەکەت کە ئەو کەسەی کە زوڵمی لێ کردی سەر بخە لەسەر سوژدە لە بەردەم ڕەب العالەمینە دوعای هیدایەتی بۆ بکە دوعای بەهەشتی بۆ بکە بڵاوێرەوە لە بەردەم ڕەب العالەمینە کە ڕەب العالەمین بە گەورەی خۆی هەرچی دەرگای خێرە بەسەریا بکاتەوە جابزانە چکون بێرەوە ساف ئەبێ جابزانە بچووکترین غەم و حەقد و قین لەناو ناختە ئەبێ ئەچمە خزمەت ئەبوو دووجانە لە کۆتایی وتارەکەمدا ئەبوو دووجانە ئەو کەسەی کە پێی ئەوترا عیسابەت المەوت لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر بووە لە خەزوەکانە پەڕۆیەکی سووری بە نێوچەوانیەوە ئەبەست تیان نووسرا بوو فیداکە یا رسول الله صلی الله عليه وسلم بە فیدات بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە تەنها نووسراو نەبوو وەکو ئێمە ها لە ناخێرە هەڵاقڵا ئێمە لەو ئەچێ بەدەم چەندین جار وترێتمان ڕۆحمان بە قوربانە بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام چەند جار بەدڵ وتومانە ڕۆحمان بە قوربانە بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند جار کاتێکەوە ئیهانە بە دینەکەی ئەو کراوە دڵی ئێمە خۆڕۆشاوە چەند جار کە سوکایەتی بە ناوی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام لەم کوردستانەی ئێمە کرابێ ئێمە غیرەتمان بۆ دینمان جوڵا تەنها ئەوەندەیە بە زمان ئەڵێن بە قوربانت بین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمما وەڵڵاهی زۆر شەر نازانین بە کام زمان تعبیر کەینەوە تەنها ئەوەندەمان هەیە بڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم بێئەدەبانەی ئاخری زمان قبول کە کەلیماتێکە بە زمانیانە بێ و لە دڵیانە بێ ئەبوو دووجانە لە یەکێک لە غەزوەکانە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
تیرێکی زۆر ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی دا بەسەر خۆشەویستە محەممەد مستەفا کاتێکەوە پشتی بەرز کردنەوە ئەسحاب ئەفەرمون وەڵڵاهی ژیشک چۆن بوو ئەبەو شێوازە پشتی تیری پێچەقی کاتێک ئەبوو دوجانە لەسەر مەرگایە زۆر دڵخۆشە پێ ئەکەن ئەخیری لەحظەکانی ژیانێتی زۆر دڵشادە ئەی ئەبوو دوجانە بۆ دڵشادی لەبەر ئەوەی دیفاع لە رسول الله صلی الله عليه وسلم کرد لەبەر ئەوەی ئەو دڵت محبەتی تەواوی محەممەد مستەفا عليه الصلاة والسلام تیا بوو لەبەر ئەوەی بە نووسینێ بە زمانێ بە دڵێ بە فیدا و قوربانی رسول الله صلی الله عليه وسلم نا ڕوو ئەکاتە هاوڵانی ئەڵێ وەڵڵاهی بۆیە زۆر دڵخۆشم لەبەر ئەوە دوو خەڵ لە خۆمە شک ئەبەم کە تەمەنا ئەکەم لە بەردەم رب العالەمینە زۆر بە سەربەرزی بۆ دوو صفەتەوە کە تیامایە بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شادیمەوە سەرفرازانە لە بەردەم خوایە بوەستم یەکەمینیان قسەیەکم هیچ کاتێ لە شتێکە نەکردو کە پەیوەست نەبێ بە منەوە عمرێک ژیانێک ئەو دووجانە ئیباتە سەر قسەیەک ناکە پەیوەست بە حاڵی خۆیەوە نەبێ پەیوەست بە خۆیەوە نەبێ خوا ئێمە چەندێک قسەمان هەیە پەیوەست بە خۆمانە وەڵای هەموو قسەکانمان پەیوەستە بە غەیرەوە یان سیاسەتە یان ئیعلام یان باسی براکانمانە هیچی باسی خۆمان نییە ئێمە لە مەجلیسێکا دائنیشین ئەڵێن فڵان کەس زۆر خراپە دەبەخوا ئەگەر سەیری خۆمان کەین بە کەس ناڵێن خراپە بەس خۆمان خراپە دەوەرە سەیری ناخی خۆت کە سەیری دەرونی خۆت کە بزانە ئایا تۆ لەو کەسانەی تەنها حەقە بە خۆتەوە هەبێ یان لەوانەی کەوا تەنها حەقە بەسەر خێر خەڵکەوە هەیە و خۆتت لە یاد کردەوە فرامۆش کرد دووەمیان ئەفەرمێ وەڵاهی ئەم سینەی ئەبوو دوجانە ڕقی لە هیچ موسڵمانێک نەبوو ئەمە گرنگە چەند شیرینە ئینسان لەسەر جێگای سەرەبەر کاتێکە ڕاکشە ئەوەندە ئیطمئنانی هەبێ لە دڵی خۆی ئەوەندە ڕۆحی ئاسوودە بێ بڵێ یا ڕەبی پەروەردیگارە ئەم دڵێکەوە هەمە ڕقی بەرامبەر بە هیچ موسڵمانێتیان نییە ئەم سینەی کە هەمە سینەیەکی زۆر ساف و بێگەرد و پاکە ئێمەی موسڵمان پێویستمان بە سینەیەکی زۆر سافە پێویستمان بە ڕۆحێکی زۆر پاکە لەگەڵ یەکە تەبابین و اینجا ئەتوانین لەگەڵ خوایە تەبابین ئەگەر لە یەگەڵێکە تەبا نەبین ڕقمان لە یەک بێ بەخوا بزانێتن مەسڵەتی دین زۆر دوورە کەی دڵەکانمان هەر کەسەمان لەسەر بەرماڵی خۆی لە ماڵی خۆی ڕووی کردە بارەگای رب العالەمین دوعای بۆ سەرجەم براکانی کرد دوعای بۆ سەرجەم دۆستەکانی کرد لێ لە رب العالەمین پاڕایەوە کە بچووکترین ڕق لە دڵیا بەرامبەر بە هیچ موسڵمانێ نەهێڵێ ئەو کەسەی زوڵمی لێ کردووە ئەو کەسەی خراپەی لەگەڵا کردووە تەمەنای کرد لە بەردەم رب العالەمین کە رب العالەمین بە گەورەی خۆی پێ ئەتاکە و گەورەی بکە لەو ئەسێ لەگەڵ دۆستێکدا لەسەر شتێکی زۆر بچوو لەسەر پارەیەک کێشەیەکتان هەبێت داواکە رب العالەمین ئەوەندە ماڵ و سەروەت و سامانی بداتێ هیچ کاتێ لە ژیانیان محتاجی هیچ کەسێ نەبێ لەگەڵ براکەتە دەمەقاڵەیەکت بووە داواکە یان شخصەتی تۆی شکارووە داواکە بڵێ یا ڕەبی پەروەردگارە شخصەتی ئەو برایان ئەوەندە گەورەکە بن بە پێڵاویان نەگەمەوە ئەبەو شێوازە ئەبێ ئێمە تەعاملکەین ئەبەو شێوازە سینەمان ساڵ بێ اینجا ئەو کاتە ئەتوانین بە ڕۆحێکی پاک بە دڵێکی پاک خزمەتکاری ئەم دینە بین ڕازگۆیانە لەگەڵ خوایە بین لەگەڵ دینەکەی ئەوە بین تاوەکو دەرگاکانی خێرمان لێ ئەکرێتەوە داوا ئەکەین ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا ڕەبی خوایە لەسەر جەم گوناهەکانمان ببوورە خوایە بۆ خاتری گەورەی خۆ سینەیەکی ساڵمان پێ عەتاکە یا ڕەبی خوایە بۆ خاتری گەورەی خۆ حقد و بغض و کینە لە دڵمانە مەهێڵە یا ڕەبی خوایە داوای لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە هەر کەس ڕۆژێ لە ڕۆژان لەم مزگەوتان نوێژێکی کردووە بە درێژایی مێژووی ئەم مزگەوتە خوایە لە گوناهی ببوورە یا ڕەبی خوایە لە گوناهی ئەهلی ئەم گەڕەکە ببوورە یا ڕەبی خوایە هەر کەسێک بنیادی ئەم مزگەوتەی لە خزمەتێکی لەم مزگەوتان کرد بە بنیادێکی مادی معنەوی یا ڕەبی خوایە لە گوناهیان ببوورە یا ڕەبی خوایە داوای لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە خوایە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە خوایە فەساد لەناو ئەم میلەتەمانە مەهێڵە یا ڕەبی خوایە فەساد لەناو ئەم میلەتەمانە مەهێڵە خوایە هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە خوایە بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری ناوی جوانە سیفاتی بەرزە ئیسمی عەزەمە خوایە ئەم دنیا بەجێ نەهێڵی ئیلا بە شایەتمانەوە نەبێ خوایە ئەم دنیا بەجێ نەهێڵی ئیلا بە سینەی سافەوە نەبێ یا ڕەبی خوایە داوای لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە
طاعة عبادتي لمشنا لما كدومنا يا ربي خويا لما قبولك يا ربي خويا ميدر وسرمانا يا ربي خويا بهوي نفسي بتكار الريامنا ويا ربي خويا كذا وكان بطل مكروا يا ربي خويا داوات بأكيد إخلاص من زيادك إخلاص من زيادك خويا بخدمة كاري دين قبول منك خويا بخدمة كاري دين قبول منك يا ربي خويا أم عبدانا ويا كذا تمالكيتو خويا دز ولا يكذب رزناك ولا يتولى به هانا ولا يكذنا هنا ولا يتولى به روناك أنا بارجاي هيج كسي هيج حزبي بارجاي تولى به يا ربي خويا دعاك نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة لكن بجومناك آخر راسك انتو بحرام برورده وكبيتو شلون بجوك كسي إيمان دار أبي بوشيار بي أغايلي بي لقمي حلالنا بي درفادي من أول مدى همو من مسلحاتي أبو حنيفة من بيستوى باوكي لسر سيوك لتي سيوك شنع قرا شنع مانوبو بوي حقيقي بداته بوي إخوة أبو حنيفة بي عطاك إيمش كمنال من صالح نابي طالح أبي وكاركي أني حرام درفادي مالو من أول مدى بوي إخوة عقوبة فاتنا ومالونا وانا أوانش بجوه مناك أوانش بحرمتي برابر مناك سيهمين بيان هم من إما بيني وما نيا بسر ما نهاتو نخوش كوتوي شو نتلاقي دكتور بيوتون فلان أخوار دل مخو فلان مخو قوشت مخو نكي خوي خوي هشتي ترجمو ني خوي دسمان ليه قلتو تو خوما لحرام برسول لترسي تندرستي لترسي أم جستيك وأرزل لها وقلام باشا لترسي آقر شون لحرام خوما نخارزي شون لحرام لترسي آقر خود نخارزي باشا بو أم جست ظاهري الدنيا والله أسمن دكتورك لما نعكا بلي هرشي جوري خوارنا نبي بخوي إلا آونا نبي والله بس آونا نبي هموش من آونا باشا إقر رب العالمين بلي يقول نكي حرام نخوي آخر آقر هي أم جستيك أمر برورديك آقر هي لبرابريا أسوتين ريا عقاب أدري عذاب أخوا نك عذابك كرتي دنيا تروج نخرج بمري نا عذابك هتاي أدري أبيت شون بالإيمان شون مو أم دنيا خو من أجرينا ولا حرام عجبا شون لحلال خو من أجرينا وأبي لحرام زور زيادة خو من بجرينا شون لا نخوشي أترسين لمردن أترسين أبي زور زيادة الأجر أترسين دعوة أكيد الله يا ربي بروت دارا رحمه بس يقول بس معنا أبدا ويا بو خاطري كوري يقول حلال بدل معنا شيرين ويا بناما بدل حرام ويا بناما بدل حرام ويا بناما بدل حرام يا ربي بروت دارا دعوات بأكيد بنامي جوان بصفاتي برزة باسمي عظمة ويا درجة كان خير بس الأمي لتاب كروة درجة كان حلال بس الأمي لتاب كروة يا ربي خويا دعوات بأكيد بنامي جوان بصفتي برزة باسمي عظمة أو كسيك فساد لبلاتي إيما بلاوكات ويا ربي خويا مسوالك وسرقدانك يا ربي خويا لكو أمنتي بخلوة يا ربي خويا داوان لكن بنامي جوانا بصفتي برزة باسمي عظمة أم صماناني لما الله يا ربي خويا لقناهي لقيان بقولا يا ربي خويا لقناهي أهلي أمقرك بقولا يا ربي خويا درجا كان خير بس اللي أنا بكروة يا ربي خويا رحمة دايك وبوك من بكرة شفاينا خوش ودردار من بدا هايبت أو نخوشاني داوان لكن يا ربي خويا شفاء عاجل يا مبنيرة خويا شفاء تنها بدا ستوية شفاء يا مبنيرة خويا داوان لكن بنامي جوانا وصفتي برزة باسمي عظم الأمر سبحانه رويا كله تأم ماليتو دز ولا غيرتو برزناك روناك أنا خيري بارقايتو هانا وخيرتو ناهر يا ربي خويا دعاك من جيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة